وتەبێژی کۆما جڤاکن کوردستان کەجەکە بۆ پەیام ئاشکرای دەکات ئامادەنین لەسەر ئازادکردنی دوو میتەکەی تورکیا گفتوگۆ بکەن کە هەفتەی ڕابردوو لە قەزای دوکان لەلایەن پەکەکەوە ڕفێنراون و یەکێتی نیشتیمانیش دەیەوێت بە دیبلۆماسیانە کێشەکەی خۆی لەگەڵ پەکەکە و تورکیا چارەسەر بکات. حکوومەتی هەرێمیش بێدەنگی هەڵبژاردووە. بە پێی زانیاریەکانی پەیام کاوتێبێژی کۆما جڤاکن کوردستان پشتڕاستیان دەکاتەوە تورکیا لە ئۆپەراسیۆنێکدا ویستویەتی جەمیل هاوسەرۆکی کۆما جڤاکن کوردستان تیرۆر بکات کە بڕیار بووە بە مەبەستی چارەسەری نەخۆشی بهێنرێتە نەخۆشخانەیەکی سلێمانی، بەڵام لە ئەنجامدا پەکەکە توانیوێتی شکست بەو ئۆپەراسیۆنە بێنێت و دوو میتی تورکی بەرەو قەندیل بڕفێنێت. یعنی دەولەتی تورک ماوەیەکی درێژێ ji بۆ سەرکردایەتی پەکێکێ بە تایبەتی heval Cemil Bayek, heval Murat Karayılan ji bo terörkirinin yan revandını wan di nav hewildanekî daye agahdariye me hebûn xwastin operasyonekî bikin ve hindekî hêzên me yên taybet li hember operasyonê wan operasyonekî dan kirin û ew girtin. وتەبێژی یەکێتی نیشتیمانیش لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت تورکیا چەندین جار هەوڵی ڕازیکردنی ئەوانی داوە بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆن دژی پەکەکە. سعدی پیرا وتەبێژی یەکێتی دەژڵێت ئەو ئۆپەراسیۆنە لە بێخەوە مردار بووە و بۆیە ناکرێت یەکێتی باجی ئەو سەرنەکەوتنەی دەستگای هەواڵگری تورکیا بدات. سەرحەد ڤارتۆ وتەبێژی کۆما جڤاکن کوردستان کەجەکاوی بۆ پەیام ئاشکرا کرد تورکیا چەندین جار هەوڵی تیرۆرکردنی بەرپرسە باڵەکانی پەکەکەی داوە و وتیشی ناکرێت دەستگای هەواڵگرە بیانیەکان بە کەیفی خۆیان لە ناو هەرێمدا بن. جەختیش لەوە دەکاتەوە ئەوان ئامادەنین بە مەبەستی ئازادکردنی ئەو دوو میتەی تورکیا گفتوگۆ بکەن. یانێکە و حکوومەتی باشووری کوردستانی لەسەر دەوڵەتی تورک زەختی کێ بکە تۆ حەقی دەوڵەتی تورکی تونە تۆ ڕاوەتیاوی تونە لە باشووری کوردستانی ئۆپەراسیۆنێکی بڵی ئاوای غایری حقوقی غایری مەشروع بدە مەشاندنێ ئەو بمپێکردنە سەروەریە باشووری کوردستانیە ئەو هەوڵدانی دەوڵەتی تورک ئەنجام بدە لە باشووری کوردستانیدا هەواڵەمە یەک باتە تەرۆرکردنێ و ئەنجامی وی چ بووە بەدەڵەوی ji بۆ باشووری کوردستانê ji بۆ هەموو کوردان چ بووە. زۆر باشە. ئێوە لە ئێستادا گفتوگۆ لەسەر ئازادکردنی ئەو جیرانەی تورکیا دەکەن لە لای خۆتان؟ ناخێر نقاشێک وسان نینە. بەپێی زانیاریەکان بە مەبەستی چارەسەری نەخۆشی بڕیار بووە جەمیل بایک هاوسەرۆکی کۆما جڤاکن کوردستان کەجەکە بهێنرێتە یەکێک لە نەخۆشخانەکانی سلێمانی و تورکیاش لە ڕێگەی دەستگای هەواڵگری میتەوە ویستویەتی لە ئۆپەراسیۆنێکدا بایک تیرۆر بکات، بەڵام پەکەکە پێشکەوتووە و توانیوێتی بە فڕاندنی دوو میتی تورکی لە قەزای دوکان شکست بە ئۆپەراسیۆنەکەی تورکیا بێنێت. پەیام بۆ زانیاری زیاتر پەیوەندی بە ڕاگەیاندنی ئاسایشی سلێمانیەوە کرد، بەڵام بابیانوویەوەی لاسنووری ئەواندا ڕووی نەداوە ئامادە نەبوون لەو بارەیەوە هیچ لێدوانێک بدەن. بوونی دەستگای هەواڵگری وڵاتێکی بیانی و ڕێخستنی ئۆپەراسیۆنی تیرۆرکردن و ڕفاندن هەرچەندە لاسنووری حیزبێکی دیاریکراودا بێت پرسیاری لەسەر بێدەنگبوونی حکوومەتی هەرێم دروست کردووە و باپی لێدوانەکانی وتەبێژی یەکێتیش بێت. ئەوە باجی بێسەروبەری و پێشێلکردنی سەروەری خاکی هەرێم لەو ڕووداوەدا ئەبێت یەکێتی بیدات، گەرچی یەکەم کاردانەوەی تورکیا لە دوای ناردنەوەی نوێنەرەکەی یەکێتی داخستنی نووسنگەکانی ڤیزای تورکیا بوو لە پارێزگای سلێمانی کە دانیشتوانی ئەو زۆنەش باجەکەی دەدەن.